خۆشەویستانی کورسات دیوسڵاوتان لێبێ مامادەین لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆراماتان پێشکەش بکەین. دەمانەوێت باسی دۆخی عێراق هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بکەین و ئەو پێشهاتانەی کە هەندێک جار بەرز گەرمە بێت و هەندێک جار بێدەنگە بێت باسی لێوەکەین کە تا چەند کاریگەری بەسەر هەرێمی کوردستان و عێراقەوەیە و ئەو بژاردنەی کە چاوەڕوانە کرێت هەرێمی کوردستان ئەنجام بدرێت چی ئەگۆڕێت یان چی لە هەرێمی کوردستاندا دروستەکە. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ. دکتۆر بەخێر چاوان دەرفەتە پۆستی کوردستانی نوێمان نەوتوانێ با بەرفراوانتر بین. باشە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و کەرکووکەوە پرسیارەکەم ئەم ماوەی ڕۆژەڤە پارێزگارێکی کوردان درراوە لە پشتی یەکێتیە و پارتی دموکراتی کوردستان پێی ئیستیفزازە. پارتی لا بە یەکێتی لا بەمە بۆ کورد چەند مهمە؟ بێگومان ئەوەی کە لە کەرکووک لەم ڕۆژانەیە لە بەغداوە یەکلاکەوە بابەتێکە بە بەرچاوەیە کە مشتومڕی دروست کردووە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێڕێوی قانونی خۆی وەرگرتووە و لە دنیایشە ئەو دابەشبوونەی کە پێوتێ دابەشبوونی یان جەم سەرگیری نەتەوەی و تائیفی حتا لە عێراقیشە تقریبەن ئێستا لە هەڵبژاردنێکەوە بۆ هەڵبژاردنیشتر گۆڕانکاری بەسەرادێ ینی مەسەلەکەەوە نیە تۆ مەرجە هەر وەکو نەتەوەیەک ڕێک بکەوی. طبعاً بە نسبەتی ئەمەوە بۆ کورد لە پارێزگایشی گرنگی وەکو کەرکووکە باشتر بوو، ینی لە ڕووی سیاسیەوە باشتر بوو کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە ڕێککەوتنایەوە لەگەڵ بەشێکی تری هێزە عەرەبی و تورکمانەکان بۆ ئەوەی بە هێزێکی زیاترەوە لە ئیدارەی پارێزگای کەرکووک دابمەزرێن. بەڵام کاتێک کە ڕێککەوتن دروست نابێ ئەو کاتە دەرگا کراوە ئەبێ بۆ هەر هێزێک کە مانۆڕی خۆی بکە و هەوڵی دروستکردنی جەمسەرگیری بداوە لەو سەرەوە بگاتە نسبەی قانونی کە 50 زایدێکە بۆ ئەوەی ئیدارەی شارەکە پێک بنێ. سەرم بنەمایە ئەوە هاتەکایەوە کە لە بەغداوە طبعاً بە چاودێری سەرۆک وەزیران و بە بەشداری ژمارەیەکی زۆر لەسەر کردی عێراق کە هەندێکیان لە میدیای عێراقیە باس ناکرێت لە ڕاستیە. ئێستا دانا خەریکە ئەمەوەی دێ مەسەن ژماندا بێت لە میدیای عێراقیەکێک ئێنرێنە سەر شاشەوە خەلف الکەوالیسی ڕێکەوتنەکە باسەکرێەوە کۆمەڵێک زانیاری نوێ تەسری بەکجینا ڕێکەوتنەکەی کورد و کە یەکێتی نوێنەرایەتی سەرەکی تایەت بە حکومی کورسەکانی کە 5 کورسی هەیە و هێزی یەکەمە لە شارەکەیەوە ڕێکەوتن لەگەڵ بەشێکی تری گرنگی عەرەبی پارێزگاکە و لەگەڵ بابیلۆن و لەگەڵ بۆ نمونە هەموو ئەوانەی کە باوەڕیان بە کۆتایی هێنان هەیە بە بۆشایی قانونی و ئیداری لە شارەکەیە بێگومان ئەو نەتیجەیە هاتەکەیەوە تاکو ئێستا هەموو ئیجراعاتەکان ڕێکاریەکان بە شێوەیەکی قانونی ڕۆیشتی و دەرگایش کراوەیە. طبعاً هەر هێزێکی سیاسی لە کەرکووک کە خاوەن مەقعدی خۆیەتی لەناو ئەنجومەنی پارێزگایە ئەتوانێت سکاڵا تۆمارکە و دەرگای وەرگرتی سکاڵاش لە موسساتی پەیوەندیدار لە عێراق داخراو نییە ئەتوانن ئیجراعاتی قانونی بکرێ. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە تاوەکو ئەم دقەی کە قسەکەین هەموو فلتەرەکانی بڕیوە و ئەنجومەنی پارێزگا سەرۆکەکەشی بۆ دانرا. پارێزگار خەریکی کاری ڕۆژانەی ئاسایی خۆیەتی لە ئێستاوە کۆمەڵێ بڕیاری باشی دەرکردووە و حاڵەتی بەرهەڵسکاریش لە بەرامبەر ئەوەی لە کەرکووکە هەیە لە ڕووی سیاسیەوە ئاسایە ڕەنگە لە ڕووی نەتەوەیەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان خراپ بێ بەم شێوە زەقا بەم شێوە ڕقا بەم شێوە ئاشکرایەوە لە میدیای ڕسمیەوە دژایەتی پارێزگارێکی ئەم ئێوارەیە مەسەلەن پەلامارەکەیان بۆ سەرۆکێکێتیشە. بەڵێ ینی بیگەێنناوەی کە ڕاستەوخۆ لە میدیای ڕسمیەوە دژی بوونی پارێزگارێک بن لە کەرکووکە کە کووردە ئەمە بادیرەیەکی خراپە بە بڕای من و هەتا بە حاڵەتێکی چاوەڕوان کراوە. ینی ڕەنگە کاک بافڵ برینی هەندی خەڵکی کولان بێتەوە کە هەندێک جار بەداخەوە هەندێ هێز لە پەلەکردن و لە تەماحی سیاسی زۆرە ڕەنگە چێشی میلی هێڵێ سەرسمێ با بکەوێ کە ئەکەوی بریندارەبی کە بریندارەبی ناتوانانی لە ماراسۆنەکەی وەکو پێویست بەشداربی کە بەشدار نابی دوکو پێویست دووەکەوی و هێزی ترەی باتەوە. لەبەرەوە ئەگەر ئەو
بە قەناعەتی من ئەگەر ئەو غرورە سیاسیە پێشوەختە ماوە درێژە نەبووایە کە لە فترەی ڕابردووە هەبووە لەلایەن بەداخەوە لەلایەن بەشێک لە ناو پارتی دیموکراتی کوردستان کە ئەبێ هەموو شتێک لە ڕێگەی ئەوە بێت تەنانەت ئەگەر تۆ مەقعدی با بڵێن قانونیشت لە ناو مەجلیسی پارێزگاکە یەکەم بێ ئەوە ئەبێ کێشەی بۆ دروستکەی یان ئیستیقطابی لە دژ بەرپا بکەی ئەم سیاسەتە باش نییە بۆ پارتی دیموکراتی کوردستان چونکە تەجروبەیەکی تریشمان هەیە کاتی خۆی لە کە ئیدارەی مووسڵ فترەی پێشوو کە دانرایەکێتی کرایە دەرەوە وا لە هەندێ بەیاننامە و هەندێ وتاری زۆر دیاریکرا و سنووردا لە سەقفێکی زەمانی کەمانە بێ هیچ شتێ نەکرا نە پارتی تەخوین کرا و نە حملەی گەورە لە دژی ئەو کەسانەکرا کە نوێنەرایەتی کوردیانە کرد لە ناو ئیدارەی کەرکووکە و بەعکسەوە هەتا لە کۆمەڵێ دۆسیە هاوکاری و هاری کاریش هەبوو لە نێوان نێچێتی و پارتیە ئێستاش بە قەناعەتی من لە بەردەم ڕای گشتی خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی کەرکووک و لەسەر ئاسی نەتەوەیش لە بەردەم ڕای گشتی هەموو کوردیەکە بۆ پارتی سیاستێکی هەڵەیە کە دژی بوونی کورد بێ لە هەرمی دەسەڵاتی پارێزگای کەرکووکە کە پارێزگارێکە لە ئێستاە و تەنانەت هاندانی بەشێک لە هێز عەرەبیەکانی تر ئەوانەی کە بەشدار نەبوون تەبعاً بەشێکی گرنگیان بەشدارن بەشێکیان ماونەتەوە بەشدار نەبوون هاندانی ئەوان بۆ ئەوەی و هاندانی بەڕێزان لە بەرەی تورکمانی ئەمانە بۆ ئەوەی کێشە لە ئێستاوە کێشە دروست بکرێ بۆ ئەم هەلومەرجە تازایی کە بۆ ئیدارەی کەرکووک هاتووەتە پێشەوە بۆ خۆی خراپە بۆ نێوبانگی سیاسی خۆی خراپەوە پێشم وایە هەموو جارێک ئێمە دەستەواژەیەکێ بەکارهێنین ئەگەر لەسەر بنەمای ئیستحقاقی دیموکراسی مامەڵە بکرێ زۆر بە سادەیی ئەیڵێن ئەبی هەر کەس بە پێی بەڕێی خۆی پێڕابکێشێ دوو مەقعدە هەیە خۆت بناسە کاکە مانۆڕی خۆشە کرد هەوڵەدا لە ئەنکەرەوە هەوڵە بۆدا لە هەولێر و پیرمامەوە هەوڵە بۆدا لە بەغاوە هەوڵە بۆدا لە ناو کەرکووک خۆی هەوڵە بۆدا بە بەشداری هێزی دەرەکیش هەوڵە بۆدا سەری نەکرد نەوتوانی 50 زایدی واقعی بە سیاست بەو شێوەیە تایە ئەتوانی هەنگاو بنێ وە سیاست کە پێی ئەوترێ فەنی ممکنات لەو کاتەیە ئیداراکرێت کە تۆ هەموو ڕێگاکانە لە بە هەموو ئۆپشنەکان تاقیەکەیتەوە لەوە لە کۆتاییە نەتیجەیەکی دیاری کراو ئەوەی کە دڵخوازدن بەدەستەوە نایە کە بەدەستەوە نەهاتەوە ڕازی بە بۆی کە هەیە و بەعکسەوە لە جیاتیەوەی هەڵوێستێکی پەرچەکردداری و هەڵچوو لە بەرامبەریە بگریتە برکە زۆر جار با بڵێن فیدباکی کۆمەلگاش لەسەری زۆر خراپە و ئێستا هەتا لە ناو قاعیدەی پارتیش هەندێک پرسیارێک لە بەتایبەتی لە کەرکووک یعنی بۆ وابێ ئەی باشە سبەینی ئەگەر معادلەکە پێچەوانە بواە ئەبێ ینی ئەو کاتە مبەڕەکە معقول بوو بۆ یەکێتی بڵێ کاکە من گەورەترین هێزم تامیش کردم بەڵام تۆ گەورەترین هێز نیت تۆ دوو کورسی لە زەمی ژمارەیەکی زۆری کورسیەکە یەک لەسەر چواریش ناکە کەواتە بەعکسەوە تۆ ئەبێ ئەگەر هاوکاریش نیت مڕۆ بەرەی دژایەتی کردنی هەندێک گروپی سیاسیەوە کە لە ڕاستیە زۆریان هەڵدا لەسەر ئەو سیناریۆیە لەگەڵ یەکێتی ڕێکەون کە خۆیان ویستیان بەڵام نەگەیشتنە ڕێکەوتن لەگەڵ یەکێتیە و پێشم وایە برادران تەسیبی ئەم معلوماتیان کرد بۆ ڕایگشتی بەڵزەبت من ویستم ئەو پرسیارە بکەم کاک عەدالەت بەڕێز دۆ گنووسەرێک مەسەلەن داتە بڕم لە یەکێتی بوون بەڵێ هیچ تەنەزولێک ئەبینی کە یەکێتی کرد بێتی لەسەر پۆستە گشتەکان لەسەر دابشکاری پۆستەکان لەسەر مەسەلەی ئەوەی کە ئەوان لەو حملەیە بەکاردێن پارتی دیموکراتی کوردستان هیچ شتێکە بینی هیچ ناقانونیەک هیچ ناشەرعی بوونێک هیچ ناکوردایەتی بوونێکە بینی لە ڕاستیە جارێ مەعالیمی ئیدارەی شارەکە هێشتا بە تەواوەتی دەرنەکەوتووە ئەمە یەک دوو مەبدەیەک هەیە کە بەشێکە لە توراسی بیرکردنەوەی مامجەلال کە یادی بەخێر بۆ کەرکووک مەبدەیەکی گرنگە ئەوی شەوەیە کە تۆ تەنانەت ئەگەر پێکاتەکانی تریش وەکو پێویست مەقعدیان نەبێ و مەکانەتیان لە ناو دەستگا قانونی و ئیداریەکانە نەبێ ئەبێ جێیان بۆ بکرێتەوە سەقامگیری کەرکووک بەندە بەوەی کە هەر یەکە لە شوێنی خۆیەوە هەست بکە قسەیەکی شعبیە مەسلحەتێکی هەیە لەوەی کە کەرکووچێکی سەقامگیر کەرکووچێکە خەڵکی بتوانێت پێکەوە بژی تحقیق بێ ئەمە نەبێ پێچەوانەکەی دێتە ئاراوە کە ناسەقامگیریە خوا نەخواستە بەریەکەوتنە لە نێوان پێکاتە جیاجەکانی ئەو شارەکە خۆشببختانە تا ئەم ساتە وقتەی کە قساکەین ئەگەر هەندێک جار
هێزی فیتنە لێگەڕێ ئیتر لە هەر نەتەوەیەک بێ لە ناو هەر نەتەوەیەکا بێ تاکو ئێستا کەرکوچەکان توانە و تااقەتی یەکتر قوبولکردنیان هەیە یعنی ئەو تەوەجوهەی کە لەگەڵ ئەوەیە کەرکک سەقامگیر بێ ڕغمی ئەوەی کە چێ پارێزگارە چێ پارێزگار نییە بەهێزترە لەو ئاراستەی کە بێوێ دۆخەکە بشێوێ نە ئارامی بێتەوە بەعکسەوە ئێستا ئەبێ هەموو کوردێک لە دەرەوەی ئەوەی کە پارێزگار چێە و چێ نییە پێی خۆش بێ کە لە دوای 7 ساڵ لە جۆرێک لە ستەمی ئیداری و سیاسی بەسەر کەرکک بەگشتی و بەسەر پێکاتەی کوردی کەرکک بە تایبەتی کەسێک ئەبێ بە پارێزگار لە نەتەوەیەکی ترە لە دەرەوەی ئەوەی تەسمی نەتەوەکەیش بکەین باوەکو تەجروبەیەک مامەڵەی لەگەڵاکرێەوە تایبەتی کە ئەمە سەقفی زەمەنی هەیە بۆ ماوەیەکی زەمەنیە دوای ئەوە برادێکی عەرەب ئەبێتە پارێزگار دوای ئەوە برادێکی تورکمان وەکو دانراوەکە ببێ بە پارێزگار و پێگەکانی ناو پارێزگای کەرکک تەدویری تیا ئەکرێ یعنی یەکێک فترەیەکی تر ئەبێ بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگار فترەیەکی تر یعنی وەلەوانەشە هەتا حکوومەتی ئیتیحادی خۆیشی ڕۆڵ ببینیە سبینێ لە تەقیمکردنی تەجروبەی هەموو دام و دەستگایەکی ئیداری لە کەرکووکە چکە هەمویان ڕەبتیان هەیە بە حکوومەتی فیدراالیەوە و هەموو مؤسساتی کەرکک بەشێکن لە دام و دەستگای حکوومەتی فیدراالی لە سەر بە وەزارەتەکانن کەواتە بە ئامانج بە پلەی یەکەم بریتی بێ لە تاقیکردنەوەی تەجروبەیەکی نوێ کە پارێزگارێک هەیە پارێزگارێکی جیاواز پارێزگارێکی شەرعی پارێزگارێک کە بە وەکالەت نییە پارێزگارێک کە دەنجی عەرەبی وەرگرتووە دەنجی مەسیحەکانی وەرگرتووە و بە دڵنیاییەوە ئەگەر جۆرێک لە فشاری دەرەچینە وایە بێگومان دەنجی تورکمانیشی بەدەست هێنا و تورکمانەکان نەم بەیانێ گوێم لە برادێکیان بوون ئەیوت ئێمە اعتراضمان لەسەر شخص نییە اعتراضمان لەسەر ئەوەیە کە پرسمان پێ نەکراوە و بانگ نەکراوین وەڵحاو باسمان لە چی دێ حتا ئەوانەی کەوا دەنجی ناڕازین لە بەرامبەر تەرکیبەی نوێی ئیدارەی کەرکک ئەزانن کە چەند سەختە بیر لە بەدیلی ئەو وەزای ئێستا بکرێتەوە بەدیلەکە چییە بەدیلەکە ناسەقامگیریە یعنی قەیس خەزعەلی کە ئێستا تۆ بتێ و نەتوێت دەنجێکە و فیگەرێکە لە ناو پرۆسی سیاسی عێراقا لە ناو حکومەتە وەزیری هەیە لە ناو بەشێکە لە ئیتلافی دەوڵەتی قانون لە عێراقا و نفوزی هەیە و پاڵپشتی ئیقلیمی هەیە قسەیەکی معقولی کەوتی کاکە یەشێتی هێزێکی گەورەیە لە کەرکووکە یعنی بە شێوەیەکی واقعی ئەمە ئاعترافە بۆی کە تۆ وتی ڕێک بایەک وتی بەعکسەوە اینجا با بڵێن پامنێرەکە بینەکە پێشکەشکارەکە پرسیارێکی لێکرد وتی ئەوەی بۆ نمونە لە کەرکووکە ڕوویداوە و ئێوەش ڕۆڵتان هەبووە لەوەی کەوابێ ئایا ئەمە بۆ دروستکردنی ناسەقامگیری و شەڕی ناوخۆیە وتی بەعکسەوە ڕێک بە پێچەوانەوە ئەگەر زۆرینە تەهمیش بکرایە و دوور بخرایەتەوە و مافی بخرایە ئەو کاتە ئەگەری کێشە و شتی ئاڵۆزی ناوخۆی هاتە پێشەوە بەعکسەوە ئێستا لە پێکاتەکانیشە هەمویان تقریبا لە 70 بۆ 80 بەشدارن ئەوەی بەشدارن بووە حسەیشی بۆ دانراوە مافی نەخوراوە حسابی بۆ کراوە ئەکەوێتەوە سەر دانوستان و ڕێکەوتن لە قۆناغی داهاتووە دوای ئەوەی کۆمەڵی ئیجراعاتی خۆیانەکەن و احتیمالی شێوان موقعی خۆیان ون بنەوە هەتاگەر بە من بەهر بەرهەڵسکاریش ئەمە حاڵەتێکی ئاساییە لە چەندین ئەنجومەنی پارێزگای لە چەندین پارێزگای تر و حدادی تری ئیداری لە عێراقا حزب هەیە ئۆپۆزیسیۆنە قەیچێکە ئەگەر بەرەی تورکمانی قەرای لەدا ئۆپۆزیسیۆن بێ ڕێزی لێ بگرێ وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن و شانسیەوەی تا هەڵبژاردنێکی تر بۆ ئەوەی بتوانێت دەنگ کۆ بکاتەوە کە بێگومان لە کۆتاییشە هەر ناتوانێت بێ بە هێزی یەکەم یعنی قسەکەی ڕاست وتی کاکە پێچەوانەکەی ئەو ڕاستە بوو کە خوانە خواستا هێزی سەرەکی بەدیوی ئەوەیە پرسیار بکەم کە پارتی دیموکراتی کوردستان و هاوپەیمانەکانی ئەیانویست من هیچی تێدا بۆ پاکێجە بۆ کورد مەسەلەن ئەوەی کە مەسەلەن دیسان ڕاکان ببێتەوە بە محافظ و ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ یان ئەو جەماعەتی تر بێنە سەر شانۆکە بۆی ئەزانی چۆنە یەکێتی و پارتی لەسەر هەر شتێک ناکۆک بن ئەبوایە لەسەر دووشت ناکۆک نەبن یەکێکیان ئەوەیە کە پارێزگار نابێ لە کورد نەبێ و دوو لەسەر ئەساسی ئیستحقاقی دیموکراسی بێ لە ڕاستیە ولەسەر ئەساسی ئەمە ڕێک بکەوتنە هیچ کێشەیەک نابوو و خاڵێکی تریش کە من پێم سەیرە هەتا ماوەیەکی زۆر کاتێکە چاودێری میدیاکانی بە تایبەتیش میدیا ڕسمی پارتی دیموکراتی کوردستانەکەن هەندێک جار ڕەنگە یەکێتیان تۆمەتبار کردبێ بەوەی کە لەگەڵ ڕاکانجبووریە بمێنێتەوە ئێستا معادلەکە عکسەوە ینی ڕاست دەرنەچوو بەعکسیشەوە یعنی ئێستا پارتی دیموکراتی کوردستان هانی کەسێکی وەکو پارێزگاری پێشووی بە وەکالەتەدا بۆ ئەوەی
ببێتە مایەی کێشە و ئەوانە وە لە ڕاستیە وەک چۆن ئێستا کورد نەتەوەیە لە کەرکووکە بەڵام هێزە سیاسیەکانی یەک نین هەمان حاڵەت لە لای عەرەبی کەرکووک ڕوویدا ڕاستە 6 کورسیان هەیە بەڵام دابەش بوون کاکە وەکو کورد دابەش بوون کە دابەش بوون هاوکێشەیشی نوێ دێدەکایەوە و ئەمە تەحەکوم بە 50 زایدێکەوە کە شەرعێت وەرەگری و لەسەرەوە محافظ دەستنیشانەکە و ئەنجومەنی پارێزگا و ئیدارات و پۆستەکانی داڕێژێتەوە یعنی ئەبێ تۆزێک واقعی بین دەیان کۆبوونەوە کراوە بێژگە لە کۆبوونەوەکەی هۆتێل ڕەشید دوو لە شوێنی جیاجیا لە پایتەختی جیاجیا هەنێکیان لە دەرەوەی عێراقیش کراوە ئێخۆ ئەگەر ئەوانە سەری بگرتای ئەوەش ئەبووە ئەمری واقع باشە و بێگومان ئێستا ڕەگە معارەزەیەکی زۆر بەهێزتریشە بووە بەڵام کە ئەوە ڕووی نەداوە ئیستحقاقی دیموکراسی ئەوەیە کە هێزی یەکەم براوەیە محافظ لە وەجبەی یەکەمە لای ئەو بێ باشە ئەو بەشەی تری عەرەب کە بەشدارن سەرۆکی ئەنجومەنی کە گرنگە ها سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر گرنگە باوەکو تەرکی بەش دەنجیان کەم بێ بەڵام پێگەیەکی گرنگە کە تۆ سبەینێ وەکو مقایەزەیەک وایە لەو سەرەوە محافظی پێوەرەگریتەوە لە فترەیەکی تر لە دەورەیەکی ترە و لە کۆتاییە ئەوەی کە ئێستا هاتووە بەم شێوەی کە تێپەڕیوە هیچ ئیشکالیەتێکی قانونی نییە و هامشیش بۆ تانەی وەتەعن هەیە ئەتوانن ئەوەش بەڕێوە بەرن بەڵام بۆ بەڕاستی موقفەکە خۆش نییە بۆ پارتی دیموکراتی کوردستان زۆر خراپە ئەیپەڕێنەوە بۆ دۆخی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەڵبژارنێک هەیە لە هەرێمی کوردستانە ئەوێ چی بەدەست بێنێت ئەوێ ئەوەی کە لە کەرکووکە نەیتوانیوە ئەو نەخشەیە کە هەیەی جێبەجێ کە بەو پەلامار و بەو حەملە مێدیایی کە هەیەی پۆزیشێکی بۆ بێنێتەوە دایپۆشێ و لە سەرکەوتنەکەی کورد کەم کاتەوە یان ئیشی پێ بۆ هەرێمی کوردستان پرسیارێکی جوانە سەبارەت بە مەوزوعی ئەو حەملە ئەلامیەی کە هەیە لە ڕاستی ئەمێ شتێک لێرە بدرچێنم یەکێتی و بە تایبەتی ئەلامەکەی کە من ئاگادارم چیتیایە ڕووەدا نایەوێت خوێ بکاتە برینەوە دروستە نایەوێت چکە ئەزانرێکە هەم لە لای بەشێ لە عەرەبەکان و هەم لای بەشێکی زۆری تورکمان کە بەرەی تورکمانی نوێنرایەتیانەکە و هەم پارتی دیموکراتی کوردستانیش لە هەموو ئەو هەوڵانەی کە دایان سەرکەوتوو نەبوونە و لە بەرامبەرە بە طریقەیەکی قانونی ئیدارە تەشکیل بووە لە کەرکووکە مەرسومی جمهوری بۆ دەرچووە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا هەڵبژێردراوە محافظ خۆی پێش هەموو کەسێ دەست بەکار بووە و ئەوە تا ئێستا هەنگاوی ڕێخستنەوەی شارەکەشی و پارێزگاکەشی گرتووەتە بەر ئەمە بە نسبەت ئەو هێزانەی کە خاوەن سیناریۆیەکی تری دیاریکراو بوون بۆ ئیداراتی کەرکووک ئەم دۆخە تازەیە برینداری کردوون وەک برینداری کردوون لە دۆخی پەرشەکرداران لە جۆرێک لە هەڵچوونی سیاسی و میدیاییان کە خۆی ئەگەر تۆ حزبی سیاسی بی و مستقبل سەیری مستقبل بکەی نابێ بۆ شێوەی مامەڵە بکەی ئەبێت تۆزێ زەبطی نەفست هەبێ و جارێکی مراجعی خۆت بکەی بۆی بزانی بۆ بەو نەتیجە گەیشت ئەجینا حەملەی ئەعلامی چییە؟ تۆ حەملەی ئەعلامێکی خۆ ئێرش دەستگای ئەعلامیت هەیە ئەتوانێت 6 بەقەدەر ئەوە وەڵام بداتەوە بەڵام مەسەلەکە ئەوەیە ئێمە پێمان وایە بۆ هەموو هێزێکی سیاسی کە لە ئەیەوێت بەشدار بێ لە ناو عەمەلی سیاسی کەرکووکە تەفەهومی گەمەکە بکەن گەمە سیاسیەکە بکەن کە تۆ زیاتر لە دەرگایەک داخەی دەرگای تر ئەکرێتەوە زیاتر لە هاوپەیمانەتیەک ڕەتەکەیتەوە یا زیاتر لە جەمسەرگیریەکەی لە بەرامبەرە جەمسەرگیری و هاوپەیمانیتی نوێ دێتە ئارەوە و لە ئەخیرە ئەو کەسە براوەیە کە ئەتوانێت تحقیقی 50 زاید یەک بکە ئەمە بۆ خەڵک بۆ ئەو بەڕێزانەی ترکە لەگەڵ ئیدارەی تازەی کەرکووکانین ڕێک بکەوتایە جێبەجیانە کرد دڵنیابە و کە بەدین هات تەواو لایەنەکەی تر بەدی هێناوە یعنی من لە وتاری شانوسیم ڕێز لە با بڵێن قووەی بیرکاریانەی مەقعدەکان بگیرێ 50 زایدێک تحقیق نەبوایە نە لە هۆتێل ڕەشید بێ نە لە نازانم لە تاران بێ لە ئەنقەرە بێ لە کوێ بێ نائەکرا تحقیقی بوو کە تحقیق بوو تەواو ڕێزی لێ بگرێت لە هەموو دنیای وایە طبعا خۆشتر وا بوو هەموو هێزە سیاسەکان بتوانن بگەنە جۆرێک لە تەوافقی سیاسی بەڵام تەوافقەکە بەو فۆرمە بەرفراوانەی کە ئێڵی تحقیقنەوە بەڵام تەوافق هەیە چونکە نوێنەری پێکاتەکانی تایە پێکاتەیەک هەیە
بە نوێنەرە سیاسەکەی داخل نابێ وازحە بۆ داخل نابێ وازحەکە بەداخەوە یعنی استقلالیەتی قەراری سیاسی ئەنجومەنی پارێزگاکەی چنە تورکمانیش بەسەر غەریب عسکەری بەشدار بڵێ بێگومان یعنی تۆ هەر هێزێکە بێ لە کەرکووکە خوا نەخواستە بەو ڕادەیە کە استقلالیەتی بڕیاری سیاسی نەبێ ناتوانێت بە ئاسانیش بیر لە چارەنووسی کەرکووک بکاتەوە وەکو کەرکوچیەک ئێستا داوەکە بوو هەموو هێزە سیاسەکان بەوانەی کە ئیداری کەرکوچیان پێچێنەوە بەوانش کە تا ئەم دقەیە بەشدار نین داوەکە ئەمەیە کە پێویستەکە وەکو کەرکوچی بیر بکەنەوە کاکە کەرکووک ئەم شارە دەوڵەمەنە باشە پێویستی بە خزمەتکردنە هەر دوێنێ چل تەن بەس خاک و خۆڵ و زبریان لە شارەکەی پاکرد ئەمە معنای چییە؟ معنای وایە ئەوەی کە لەم شارەیە حاکمی ئەم شارە بۆ خەمی شارەکەی نەبووە دەی باشە فەرمونون هەمووتان سەر بکەن بە یەکە و دۆخی شارەکە بگۆڕن یعنی عکسەوە ینی کەرکووک چاوەڕوانەکرێوسە لە میدیای وڵاتانی دەوروبەر کاتێ باسی کەرکووک یەکسەر ئەڵێن دەوڵەمەندترین شارەکانی نەک عێراق ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکری ئەوە حاڵی بێ یعنی بە بڕای من ئەو تیمەی یەکێتی و تیمی عەرەب و تیمی بابلیۆن و ئەمانەی کە ئیداری تازەی کەرکووکیان پێشێنەوە ئەبێ هەمی ڕاستەقینەیان بریتی بێ لە ئاوەدانکردنەوە پێشکەشکردنی خزمەتگوزاری و نواندنی مۆدێلێکی نوێ ئەوەی کاتی خۆی مامجلال پێوت شەڕی نمونەسازی باشە لە بواری خزمەتگوزاری و پێشکەشکردنی خەدەمات بە شێوەیەکی گشتی تۆ ئەم شەڕە بکە ئیبیتەوە بۆ نمونە ئەگەر تۆ تەمیز نەکەی جیاکاری نەکەی لە نێوان ئەمە گەڕەکی منتیقەی کوردیە و ئەو منتیقەی تورکمانە ئەومە خزمەتێکی عامی خەڵکەکەت کرد خەڵک سبەینێ بۆ خوایە تورکمان بێ یا عەرەب بێ دێت ئەڵێ من محافظێکی کوردمەوێ جا ئیترێکێتی بێ یا پارتی بێ باشە تۆ لە ڕێگەی ئەوەی کە وەکو هاوڵاتی و هاوشاری خەڵکی شارەکەی خۆ تعامل کرد بێگومان ئەو کاتە ئیسیجابەکەشە گۆڕێزانی بۆ چکە بیرە نەچێت لە ساڵی 2018 بۆ 2020 لە دە پارێزگای عێراق خۆپیشاندان کرا لە ئەو دە پارێزگایە تقریباً نۆی تەواوی پارێزگا شیعەنشینەکان بوو لە کاتێکە تەواوی کۆنتڕۆلی پرۆسی سیاسی عێراق لەژێر دەسەڵاتی شیعەکانی عێراق بوو زۆرترین خۆپیشاندان لەو ناوچە نەکرا بۆ چونکە لەحظەیەکێ ئینسان ئەگەر بێت و بگاتە تینی خەدەماتی پێویستی تەقدیم نەکرێت ژیانی ئاڵۆز و خراپ و نالەبار بێ بێگومان ئەو کاتە چی لە ئینتیمای تائیفی بکە یا لە ئینتیمای قەومی بکە من دڵنیام کە بەشێک لە پێکاتی عەرەب تێگەیشتون کە ئەزمموی بەڕێوەبردنی کەرکووک لە ئەهدی پارێزگاری پێشوە ئەزممونێکی باش نییە و دلیلی ئەوەیە نەپێش ئەم ئیتیفاقیە و نەپێشتریش نەیان نەتوانی یەک بن لە فۆرمە شکلەکەیە نەبێ لە شکڵە عامەکەیە نەبێ نەیان نەتوانی یەک بن ئێستاش یعنی کە نەتیجەکە ئەبینڕێ بێگومان ئەوەی کە بەشدارە بەشە سەرچیەکەی تری عەرەب کە بەشدارە لە ئیدارەی کەرکووکە ئەویش ئەوێ بیسەلمێنە کە ئەوێ خزمەتی کەرکووک بکە بۆیە بە بڕوای من بۆ پارتی دیموکراتی کوردستانیش لە ڕووی سیاسیەوە طبعا ئەوان بڕیاری سیاسی لای خۆیانە ئێمە ئەتوانین وەکو نووسەرێک و چاودێرە گەوشتە بڵین هەموو جۆرە هەڵچوونێکی سیاسی بەرامبەر دۆخی تازەی کەرکووک سوودی نییە چونکە سەر ئەکێشێ بۆ نائارامی ئەو کاتە هەم ڕێی عامی خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە هەم ڕێی عامی کوردستانیش ئەزانەیە کە ئەو لایەنە سیاسیانە چێن ئەبنە مەزدەری دروستکردنی دۆخێک لە فیتنە و ئاژەوە و ناسەقامگیری لە کەرکووکە و هەر حاڵەتێکی وای بێتە پێشەوە خوا نەخواستە بە دڵنیاییەوە ئەو هێزانە لی بەرپرسیارە بن چونکە ئێستا دەرگای پارێزگاکە کراوەیە لە بەردەم هەموو ئەو هێزانش کە بەشدارین ئەسڵەن مەقاعدیان بۆ دانراوە و دەرگا کراوەتەوە بۆ ئەوەی دانوستان بکرێت لەسەر ئەوەی بۆ لەوانەیە سبەینێ بڵێ من ئەمەم بەدڵنی ئەوە بەدڵە بەڵام ناکرێت بۆ نمونە تۆ بە دوو کورسیەوە داوای پارێزگارەکەی جا پارتی دیموکراتی کوردستان بیا بەری تورکمانی بی هێزی تر هەیە لە تۆی کورسی زیاترە هەل من بە بابی استحقاقی دیموکراسیش بێ ڕێز لەو جیاوازیە بۆ هەرێمی کوردستان پەرلەمانی بەڕێوەیە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەڕێوەیە پارتی دیموکراتی کوردستان هەستەکا لەوەشە حەزمی دێتە خوارەوە ینی ئەو ترسەی پێگەیشتووە لە ڕاستیە ڕەنگە معادلی هەرێمی کوردستان بڕێک جیاوازی خۆی هەبێ بەڵام ئەو ئیجرئاتانەی کە لە یەک ساڵی ڕابردووە هەیە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە هەڵبژاردن چۆن بەڕێوە بچی ئەمجارە ئەو خەلە لە گەورانی و پێشێلکاریانە گەورانەی کە هەندێکیان بە قانون سەپێنرابوون بەسەر قوارە سیاسی بەشداربووەکانی هەڵبژاردنەکانی پێشووە ڕەنگە ئێستا مەجای ئەوە کەمتر بێ کە دەستکاری ئەنجامی هەڵبژاردنەکان بکرێ یان هەندێک ئیجرئات بکرێ بۆ ئەوەی تەرازووی هێز و نفوز لە کوردستانە بگۆڕێ ئەمە شتێک نیگەرانی دروستەکە بەڵام ئایا ئەمەی کەرکووک ڕنگدانەوەی ئەبێ لەسەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان کە چێتە بەردەم هەڵبژاردنە
با شتێک واقعی بین ئێستا لە دنیاە بابەتەکە لەسەر ئەوە ناوەسیە هەر هێزێک تەنها لەسەر بنەمای ئەوەی ژمارەی پێناسەی ئەندامەکانی ژمارە ئەو ئەندامانە چەند کە پێناسەی حیزبەکەیان لە گیرفانەیە و ئەوە بک بە قیاس بۆ ئەوی لەو سەرەوە بزانێت چەند مەقادەهێنێ نەخێوانە خەڵکێکی زۆر هەیە جارێ دەنگدەرێکی خۆڵەمێشیە لە کوردستانە کە ژمارەکەی کەم نییە زۆر جار بە بردنەوەی کەیسێک بە یەکلاکردنەوەی مەلەفێک ئەتوانی ڕای ژمارێکی زۆری خەڵک بگۆڕی لە 1-2 ساڵی ڕابردووە یەکێتی کۆمەڵێک هەڵوێستی باشی هەبوو لەسەر ئاسی عێراق کە مەسلەی داکۆچیکردنە لە مەسلەی معاشی مۆزەف و شوێن نەکەوتنی پارتی دیموکراتی کوردستانە لەو بابەتانەی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەبێت چکە زەختەکەش هەیە بیرمان نەچێ زەختێکی زۆر لە شارعی ئەم منتیقەیە هەبوو کە پێوتێ منتیقەی نفوزی یەکێتی لەسەر یەکێتی و قیادە یەکێتی کە نابێ ئەو وەزعی کە ئێستا هەیە لە عێراقا و لە هەرێمی کوردستانە درێژا بکێشێەوە خەڵک چاوەڕێی موچە بێ و موچەش دیار نەبێەوە ژیانی خەڵک بەرەو خراپی بچێ ئەمە وای کرد بڕێک لە یعنی یەکێتی هەندێک کەیس بەرێتەوە هەر لە کەیسی قانونی هەڵبژاردنەوە بۆ کەیسی کۆتاکان و بۆ کەیسی ئەمەی کەرکک ئەمانە کەم و زۆر تەسیری لەسەر ڕای گشتی خەڵکی کوردستانە بێت چکە لە قازانجی خەڵکی کوردستانە باشە وا کەوتۆتەوە کە لە کوردستانە تورکمان بەس لە هین هەیە برادران ینی پێکاتی تورکمان بەس لە هەولێر و هەندێک شوێنی دیاریکراوە کە لە ڕاستی وانە ئێستا بەس لە کفری چوار کەس منافسەکە لەسەر یعنی قسەمانە سەر چی دێ بە حەقی هەموو پێکاتەیەک بگەڕێتەوە بۆ پێکاتەکە لە ڕووی جوگرافیەوە دابەشبوونەکەی چۆنە باوا بێ شەڕکردن لەم بوارەیە و لەم کەیسانەیە شەڕێکی ڕەوایە و ئەشیبیتەوە و لە ڕاستیە بە سەراحەت قسە بکەین لەم کەیسانەیە یەکێتی بردوێتەوە و ئەمە بۆ پارتی جێی نیگەرانیە و لە دۆخی هەڵچوونا وەڵامەداتەوە پارتی دیموکراتی کوردستان یعنی پێی باش بوو هەر 11 کورسێکە وەکو خۆی بڕوە پێی باش بوو کۆمسیۆنی هەڵبژاردننی کوردستان هەڵبژاردنەکە بەڕێوە بە بەو هەموو کێشە و مەشاکلەی کە هەبوو پێی خۆش بوو پێی بکرایە لەگەڵ بەرەی تورکمانی و بە پاڵپشتی هێزی تر و ئەوانە محافظ لەو بواە ئەگەر 2 کورسیشی هەبێ لە کەرکوک پێی خۆش بوو ئەوەی کە لە نەوەینەوە ڕووی بدایە ڕووی نەدایەوە هەموو شتەکان هەلیسانە وەکو جاران هەلای خۆی بواە کە هەموو ئەم شتانە ڕووی نەداوە لە ڕووی معنەویەوە تەسیر ئەکاتە سەر بێگومان پارتی و لەسەر ڕای گشتی خەڵکیش ئەمێنێتەوە ئیتر منافسەکە منافسەیەکی کراوەیە لە قسێکەیە کاک عەدالەت مەسەلەن قسێکی شاراوەیە نەبوو بە فەرمی بەڵام خەڵک ئەیڵێ لە مەجلیسەکان ئەڵێ بۆ حاڵەبێ پارتی جارێکی تر ڕێگری لە هەڵبژاردننی پەرلەمانەکە کە لە 20 دیان بکرێ ینی با من ئەو پرسیارە لە جەناب بکەم لای بەڕێزیشت ئەو گومانە هەیە یان ئەتواندرێ یان دۆخی هەرێمی کوردستان تحملی شتێکی لەو بابەتاکە وڵای خواب کاشتیوانەیەتە ئاراوە چونکە ئێستا هەندێک لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان هەندێک لێدوانیان داوە زۆر متمانەیان بەخۆیانەوە ئەڵێ جێمە جارێکی تریش یەکەمە بینەوە وەڵحاڵ یەکەم ببنەوە یا یەکەم نبنەوە عیبە بۆ تەجروبەی کوردستان کە جارێکی تر هەڵبژاردن دوا بخرێ شوورەیە با ڕێگە بدرێ خەڵک دەنجی خۆی با کێکا بە یەکەم چێکا بە دووەم چێ کورسی هێنێ نایهێنێ بەڵام لەوە زیاتر بڕاستی لە بەردەم ڕای هەموو ئەو هێزانەی کە بە خۆیان بە دۆستی کوردستان و هەرێمی کوردستان ئەزانن لەوە زیاتر ئیحراج نەبین یعنی کار گەیشتوتە ئەوەی ئێمە بچینە ناو بڕگەی گرنگی راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاساییشەوە کە وەزعی و ئەزمموی کوردستان لە چودۆخێکی خراپایەوە هێزەکان ڕێک ناکەون و ئەمە بووە تەمایی دواخستنی چەند جارێکی هەڵبژاردن کە هەموو ئەمانە ئەو هێزانەی کە بەداخەوە بە شێوەیەکی ناڕاست زۆر جار وێنەکەوا پیشانەدەن کە خەمخۆری قواری کوردستانن تێناگەن کە دواکەوتنی هەڵبژاردن زیادە بۆ قواری هەرێمی کوردستان ئەی باشە حسابی بۆ ناکەن سبینی ئەمە ببێتە مای ئەوەی حکوومەتی عێراقی وەکو ئەوەی کە نوێنەری حکوومەتی فیدراالیە لەناو دەوڵەتێکە کە سیستەمەکەی فیدراالیە بڵێ تلێت قوبول ناکەم خۆم تەحکوم بە پرۆسی سیاسیەکم ئێوە ڕێک ناکەون و خەڵکێتان ناڕازیە و تەسیریشی لەسەر ژیانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنی کردووە من وەکو حکوومەتی عێراقی قوبول ناکەم کە لەوە زیاتر بە تایبەتی کە هەمومان نەزانین بەشێکی زۆری نەڕزایەکانی 1-2 ساڵی ڕابردووە هەندێکی بە دۆسیەوە گوازرایەوە بۆ بەغا خۆپیشاندر
لە شەقامەکانی سلێمانیەوە گەیشتە مەیدانی تەحریر و لەوێ ناڕەزاییان دەرەبڕیوە دەستیان ئەگەیشت بە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و چکە طبیعەتی نظامی سیاسی فیدراڵی بەم شێوەیە کاتێک لەسەر ئاسی حکووماتی لۆکاڵی قەیرانەکان بە بنبەست ئەگەن چارەسەریان بۆ نادۆزرێتەوە ئیتر بە هەر هۆکارێ بێ هۆکاری ململانی نێوان ێزە خەڵک لە دەرگایترەدا بێگومان هەر نظامە فیدراڵەکە خۆی دەرگاکاتەوە بۆ ئەوەی خەڵکی ئەم کوانتۆنانە ئەم ناوچە لۆکاڵیانە بچن لە ئاسێکی باڵاترە سکاڵای خۆی بکەن و ئەمە من بە هەموو جارێکەوەم ئەمە مەدخەلێکی ئیجابیە سەبارەت بە تەجروبەی کوردستانیش بەعکسەوە هەندێک جار هەندێ ئەعلامی ڕێزم هەیە واڵێم هەندی ئەعلامی نەخوێنەوار ئەمەیان بە عێراق چێتی و نازانم چی لە قەڵەمە دەکاکە ئێمە ئێستا پارەکەشمان لە عێراقەوە دێ یخوا گەروا بێ بڵێ وەڵان نامێ ئەو خۆم دابینەکەم چۆنی دابینەکەم نازان لەعێراقەوە ئەو قسانە بێسوودە ئێمە لە ناو نیزامێکە ئاژی نظامێکی سیاسیە خۆمان هەلومەرجێکی پڕ لە قەیرانمان دروست کرد کە بگەینە ئەو ئاستەی تەنانەت موچەکەشمان لە بەغاوە بێت باشە کە گەیشتونەتە ئەو دۆخە با ئیتر مزایداتی سیاسی بەسەر یەکتریان نەکرێت ڕێ بدری هەڵبژاردن بکرێت خەڵک تەقدیری خۆی بکە لەوەی کە کێ سەبەبی گەیشتنی ئەم وڵاتە بوو بەم دۆخەی کە ئێستا هەیە مزایداتی سیاسی سوودی نییە چونکە لە کۆتاییە تێو نەتەوێ تەجروبەی کوردستان بشێوێ لە هەمووی ئەشێوێ لەبەرەوە بەعکسەوە ئەگەر تۆ تەجدیدی مؤسساتی ڕسمی و شەرعی خۆتە کرد لە پەرلەمانەوە لە حکوومەتەوە لە قەزاوە لە ئیداراتەوە لە هەیئاتی مستەقیلەوە ئەو کاتە تۆ جارێکی تر ڕەوایەتی ئەدەیتەوە بە تەجروبەی کوردستان ڕەوایەتی ئەدەی بە قاوارەکەی و ممکنە هەندێک گۆڕانکاریش بێتە پێشەوە و کاتە تەنانەت ڕووی تۆ وەکو تەجروبەی کوردستان لە بەردەم دۆستانی دەرەوە جوانتر بکە و عێراقش حسابی زیاترە بۆکە ئێستا ئەزانی هەندێک ناڕەحەتیمان بۆ دروست ئەبێ لە بەغاوە پەیوەندی بە چیوە هەیە پەیوەندی وەیە مواسسەی پەرلەمانە نییە دیفاع لێ بکە حکوومەتەکە و کاربڕێکەرە ڕئاسەتی هەرێم ڕەمزیە هێزە سیاسیەکانیش ناکۆکن طبعاً چ شتێک لەوە باشترەوە چی لەوە گونجاوترە بۆ حکوومەتی بەغدا کە بە ئارەزوی خۆی لێت بێتە پێشەوە ینی ئێستا بۆ ئێستا دەنگ و باسیەوەیە کە موچە لە عێراقا تۆزێک دواکەوە بزانم چه هەرایەک دەستی پێکردووە لە ناو میدیای عێراقیە دەی ئەوە حاڵی ئێمە ئەمە دوسێ ساڵە موچە دواکەوێ موچە لێ ئەبڕێ موچە پاشەکەوتەکرێ ئەم میلەتەی ئێمە هێشتا میلەتێکی بەڕەحمە هێشتا میلەتێکی بەتەحەمولە والله ئەبێ هەرچی هێزی سیاسیە دەستی مناڵ بە مناڵی ئەم هاوڵاتی وڵاتی ئێمە ماچکە کە هێشتا ئێمە ئەم قوارەیەمان بەو حاڵە شڕێشەوە لەسەر پێوەستاوە ئەژینە تەجروبەی وڵاتی ئێمە پڕ لە کارەساتی خراپ کە بەڕاستی پێویستەکە لەوە زیاتر درێژانە کێشەوە ئەمەش پێویستی بەوەیە هەموو هێزێکی سیاسی خۆی بە پێی حەدی مەسئولیاتی خۆی لە ناو تەجروبەی کوردستانە ئیعادەی نەزەر بکە بخۆی کاکە بەخۆیان بچێتەوە هێزی دەسەڵاتدار بێ یان هێزی بەرهەڵسکار بێت چکە هێزی بەرهەڵسکاری خراپیشمان هەیە لە ساحەکەیە بەڕاستی کە ئەگەنە دەسەڵات هیچیان پێ ناکرێت یا ناگەنە دەسەڵات هەموو شتێک ئەشێوێن ڕای گشتی ئەشێوێنن و ژەهرێکی سیاسی و ئەعلامی بڵاوەکەنە لۆسەرەوە تەنانەت توانای ڕاگررتنی ئینتیمای ئەندامە هەرە گەورەکانی خۆشی نییە کە ئەچێتە ناو پەرلەمان لەوسەر لێ هەڵەگەڕێتەوە لەبەرەوە ئێمە بەعام تەجروبەی حەقلی سیاست لە کوردستانە حەقلێکی پڕ ئەزمەیە حەقێکە پەیوەندی و ڕایەڵی نێوان هاوڵاتی و تەجروبەکەی بە تەواوەتی پچڕاندووە ئێمە بۆی ئەڕێن با هەڵبژاردن بکرێ بۆی جارێکتر ئەم ڕایەڵە دروست بێتەوە خەڵک حڕێتی ئەوەی هەبێ دەنگ بدا بەو هێزەی کە قەناعەتی وایە ئەتوانێت سبەینە نوێنەرایەتی بکە و ئەمەش بەوە ئەبێکە بەڕاستی دەرگا کراوە بێەوە هیچ کەسی عرقەلە دروست نکات چکە باسی ئەوەت کرد کە ممکنە عرقەلەی تازە دروست کرێ و دوا بخرێ من پێم وایە هەر هێزێک ئیش بکە لەسەر دواخستنی جارێکی تری هەڵبژاردن شکستی گەورە ئەهێنێ و ڕەنگە شکستەکە لە تەوەقوعانە بێت باش نەخشەی ئیداری یان دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان ئاگۆڕن هەڵبژاردنە زۆر جار ئەم پرسیارە ئەکرێت لەگەڵ هەموو یەک دوو مانگی پێش حملەی ئینتیخاباتە هەندێک ڕاپرسی ئەکرێ هەندێک داتا بڵاوەکرێتەوە هەندێک ئەرقام ئەمانە حاڵەتێکە ئاسایی هەندێکشی بەشێکە لە کەمپین طبعاً بەڵام بە تەقدیری من گۆڕانکاری گەورە دروست نابێت یعنی گۆڕانکاری بۆ مانایی کە هێزێک ئەگەر پێشتر 40 کورسی هەیە بێتە 15 کورسی یان هێزێک 20 کورسی هەیە بێتە 10 کورسی ئەمە ڕوونادە ڕاستە هەندێک هێزی تر هاتوونەتە ساحەکەەوە هەندێک گروپی تر بەشدارن هەندێک قواری تر هەن بەڵام کەلعادە ئێمە تەجروبەیەکی بەهێزمان هەیە کە لە ساڵی 2009 دەست پێکا کە دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بوو کورسێکی باشی هێنا بەڵام گۆڕانکاری سیاسی دروست نەکرد لە کوردستانە بۆ لەبەر ئەوەی دروستکردی گۆڕانکاری سیاسی تەنها لە ڕێگەی پەرلەمانەوە ناکرێت گۆڕانکاری سیاسی پێش هەر شتێ
پەیوەندی بە پرۆژەیەکی محکەم و تەجروبە پیشاندانی تەجروبەیەکی باشە و بە هێزی مرۆیی هێزێکی مرۆیی کە توانای ئەوەی هەبێ بێت هەڵگری ئەو مەشروعەوە جێبەجێ بکە. لە کوردستانە کەس ناتوانێت هیچ هێزێک ناتوانێت ببێ بە سۆپەرمان. هەر هێزێک پێی وابێ ئەتوانێت بە هەشتێک دروستەکە و سبەینی هاتە سەر حکوم هەرچی گەنج هەیە بۆ تەعینەکە و بێکاری ناڵێ و معدلی هەژاری کۆتایی پێهێنێ و وڵات ئاوادانەکە و ئەمە بەڵام توانرێ بڵێ بگوترێ لانیکەم بۆ زۆنی سەوز گۆڕانکاریەکە ڕوو بدات مەسەلەن لەو هەموو خنکانانە لانی کەم دەربازی بێ هەناسەیەکی تر بدات. من پێم وایە شانسی یەکێتی لەم هەڵبژاردنەیەوە باسی منطقی یەکێتی کرد. شانسی یەکێتی لەم هەڵبژاردنەیە شانسێکی خراپ نابێت سەرڕای ئەوەی کە گروپی تری لێ دوورکەوتوتەوە و سەرڕای ئەوەی کە هێزی تر دروست بووە و قورسایی معارەزەی کوردی هەمووی لە منطقەیە، بەڵام شانسی خراپ لێ بێت چونکە بە هەموو ئەو ڕەخنانەیشەوە کە ڕوبەڕوویە بێتەوە کە هەمومان ڕەخناگری من خۆش میشکلوانێکە ڕەخنش لێ یەکێتیەکرم لە ڕاستیە، بەڵام پێم وایە تاقەگرەوە بۆ ڕاگررتنی دۆخی سیاسی کوردستان بۆ ئەوی لەوە زیاتر خراپ نەبێ. بۆیە و هێزەکانی تریش هەر یەکەی بێگومان هەر یەکە و شانسی خۆی تاقیە کاتەوە و بە باوەڕی من ئەو سەردەمەش تێپەڕیوە سەردەمی سیدامی سیاسی لە نێوانی هێزەکانە تاقی کراوەتەوە. بەعکسەوە ئەبێ هامشی مانۆڕی پەیوەندی و جەمسەرگیری نوێ سبەینی ئەگەر لە پەرلەمانە گۆڕانکاریە بەسەر مەقعدەکانە هات ئەبێ ئەو هامشە فراوانتر بکرێ بۆ ئەوەی گۆڕانکاریەکە لە ڕێگەی چیەوە بێ لە ڕێگەی دروستکردنی تەوەری تری سیاسی و بلۆکی تری سیاسیەوە بێ ناو پەرلەمانە کە دواتر ئەوش تەسیری هەبێ لەسەر مەسەلەی چاودێریکردنی ئەو حکوومەتەی کە کابینی داهاتوو کە دروستەکرێ و تەنانەت لەسەر دەستنیشانکردنی ئەوەی کە کێش لە حکوومەتەکەیە بەشدار بێ و چۆنیش بەشدار بێ و چۆن ئەو تەجروبە خراپانی کابینەکانی پێشوو تێئەپەڕێنرێ. ئەبێ ینی استراتیژی مامەڵەکردن لەگەڵ هەلومەرجی ئێستا و بەوە قۆناغی دوای هەڵبژاردن ئەوە بێکە کوردستان لە بەریەکەوتنی ئێوان هێزە سیاسەکان بە تایبەتی ئەو عنفە زمانەوانی و ڕەمزیەی کە لە میدیاکانە ئەیبینین بەرامبەر یەکتری ئەبێ ئەمە بگۆڕین بۆ پێشکەشکردنی پرۆژە و خستنە ڕووی ئەوەی کە تۆ چۆن ئەتوانی واقعیشی دوێ لە کوردستانە بینیتەکایەوە کە ئاسان نییە بەبێ هاوکاری هەموو بەبێ هەماهەنگی لە نێوان هەموو هێزە سیاسەکانە ئێمە هەموو جارێ وتومانە بەو هەموو هەڵا سیاسیە گەورانیش کە لە کوردستانە ڕوویداوە زۆر جار پەیوەندی باشی لە قۆناغێکە نێوان یەکێتی و پارتی دەستکەوتی تیا بووە لە عێراق دەستکەوتی تیا بووە لە کوردستان و پەیوەندی باشی نێوان هێزە سیاسەکان بەگشتی بڕێک لە ئەمەل و بڕێک لە ئینتیمای خەڵکی بۆ حەقلی سیاست و بۆ تەجروبەکە بە عامگێڕاوەتەوە. بەڵام ئەو کاتێکە بە معدەلی شەڕ و تونوتی و جۆرێک لە فەوزا هەیە خەڵک لە مەشهدەکە دوورەکەوێت چکە هیچ نابینێ لە بەرامبەرە دەستکەوت نابینێ. ئێمە لەگەڵ ئەوایان یعنی قەناعەتی تەواو بەوە هەیە کە ئەم هێزانی کە لە ساحەکەیان تەجروبەیان وەرگرت بێ پندیان وەرگرتی بێ لەوەی کە ڕای برد بڕێک بەرپرسیارانتر مامەڵە بکەن چونکە ئێمە خۆمان وەکو هەرێمی کوردستان لە هەڵوێستێکی زۆر لاوازای نایشارینەوە لە وڵاتانی هەرێمی دەرفەتەیە کە ئەمە ڕێک بکرێتەوە مەسەلەن یەکتر قبولکردن تەنها بەوە بێ کە ئێمە ڕاستە هەموو جارێک ڕێگای دەرفەتێک هەیە بۆ ئیسبێنێتەوە تەعەن لە ئەنجامی هەڵبژاردن بدەیت بەڵام لە کۆتایی ئەنجامی هەڵبژاردنەکەت قبول بێ ئەگەر هیچ کێشەیەکی نەبێ قبولت بێ و قبولش نەبێت بێگومان هەر بەنابێتەوە بۆ تەعنی قانونی ئەوانە بەڵام ئەنجامەکانە قبول بێ و لەسەر ئەساسی ئەوەی کە هەڵبژاردن با بڵێن ئەیخاتەوە مامەڵە بکەی لەگەڵ هەر هێزێکە کە هێزی تازە بێ یان هێزە تەقلیدیەکانی پێشووتر بن لەسەر ئەساسی ئەمە مامەڵە بکەی ئەمە پێی ئەوترێ ممکنانی سیاست. ئەمما تۆ بەڕاستی یعنی وابزانی لەگەڵ هەموو هەڵبژاردنێکە ئیتر گۆڕانکاریی ڕادیکاڵ و جەزری دێتە ئاراوە ئەمە لە هیچ کوێ دنیای نایەتە ئاراوە و زۆر جار وڵاتی وا هەیە 102 هێز حکومیەکە 103 هێستایە تەدویری سوڵتەی تیاکە لەبەر ئەوە بە ئێمە قەناعەتمان وابێت تۆزێک میسالی نەبین لە سیاستکردنە و واقعی بین و لە هەمان کە طموحی ئیسلاحمان هەبێت طموحی چاکردمان طموحی ئەوەمان هەبێت کە تەجروبەی خراپی خۆمان ڕەخنە بکەین نەترسین. یعنی من ئەلەم ماوەیە لیقایەک هەبوو لەگەڵ کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەیەکی زۆر جوانی کرد وتی لە ڕاستی ئێمە ئەگەر دانیشین مەدحی خۆمان بکەین هیچ بە هیچ شوێ ناگەین
وتی ئێمە چۆن بتوانین مەتحی خۆمان بکەین یەک دنیای کێشە و قەیران لە وڵاتەیە لەبەر ئەوە وتی من داواکەم کە خەڵک ڕخنە بگرێ چونکە بەو ڕخنانە ئێمە وریای بینەوە تێگەین و ئەگەر نشتوانین هەمووی چاکەین ئەتوانین بەشێکی چاکەین و لەناو حەقی سیاست و ئیدارەدانی وڵاتیشە ئەمە ممکنە لەبەر ئەوە پێم وایە ئەبێ بەشی هەرە زۆری هێزە سیاسەکانی لە کوردستان لەوە تێبگەن کە ناتوانن بە دژایەتی کردنی یەکتر نە ئەم تەجروبەیە بپارێزن و نە خەڵک ئاسوودە بکەن و نە ژیانی خەڵک باش بێ ڕێک پێچەوانەکەی ڕاستە لانی کەمی هەماهەنگی هاوکاری گفتوگۆ و دانوستان 100 جار دابنیشنەوە و دانوستان بکەن لەسەر هەر ناکۆچێک زۆر لەوە باشترە شیروتی لەکە یەکتر بسون و بە هیچ شوێنە کوردستان و باری سەرشانی خەڵکیش قورستر بێگومان هیچ گۆڕانکاریی گەورە چەندە ئێمە دامان نابوو بەشێکی زۆری قسەکانمان لەسەرەوە بێ بەڵام گۆڕانکاری سەربازی مەسەلەی گۆڕانکاری تر یان بەرز و نزمی سیاسی و سەربازی دروستە بێ لەو ناوچەیە یان دۆخەکە بەرەو لە ڕاستیە عێراق خۆی ئێستا لە بەردەم کۆمەڵێک بربەرەکانیە یعنی آخر تقریر کە هەیە باستەواکە لە نیوەی ئەم ساڵە لە شەشمانی ڕابردووە با بڵێن پەلامارەکانی داعش زیادی کردووە لەسەر ئاسی عێراق ئێخۆ گەیشتە سنووری سلێمانی شەومان نەزانی لە شوێنی تریش هەیە یعنی لە ڕووی ئەمنیەوە عێراق تقریبا تۆزێک دڵڕاوکێشی نوێی بۆ دروست بووە ئەمە یەک دوو مەسلەی مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق دیسانەوە جێی جەدەلە لە وەسەتی سیاسی عێراقیە و پێم وا بێ ئەمە کەم و زۆر ئەو قەلەقیە زیاد دەکات لەگەڵ نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردننی نوێی عێراقەکە لە ساڵی داهاتووە ئەکرێ دۆخی ئابووری عێراقیش ڕاست عێراق خاوەن نەوتێکی زۆرە سامانێکی سروشتی زۆرە بەڵام هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی عێراقی لی سوودمەند نەبووە هەر ئەمڕۆ لە ناو بەغایە چەند خۆپیشاندانێک کراوە و لە ڕاستیە خەڵکێکی زۆری تیا بریندار بووە خەڵکە کاکە یعنی تەخەڕوجەکە و لە ماڵەوە دانیشتووە ساڵێکە دووسێ هیچ کارێک نادۆزێتەوە بێگومان داواکە لە قیتاعی عامە ئیشێکی بۆ بدۆزێت دوای ئەوەی کە لە کەرتی تایبەتە ئیشی دەست ناکەوێت چونکە خۆ ئێمە هەموو جارێک ئەڵێن دەرفەتی کار بدۆزینەوە بۆ گەنجەکانمان ئەوە بەوە ئەبێ کە تۆ پلانێکە هەبێ بۆ بەهێزکردنی قیتاعی خاص لە وڵاتە ئەوە و میکانیزمەکانی گەشە پێدانی کەرتی تایبەتیش لە بەردەسا بێ و ممکن بێ ئەمە نەبوو ئەو کاتە خەڵک هەمووی چاوی لەسەر تۆیە چاوەڕێیە دەوڵەت بەخێوی بکە و عێراقیشەکە لەو دەوڵەتانەی کە کۆمەڵگای بەم شێوەیە ڕاهێناوە بەداخەوە لە ئەتوانین بڵێن لە ساڵی 1920ەوە بۆ ئێستا دەوڵەت کۆمەڵگای کردووە بە شوێنکەوتەی خۆی بۆ لەبەر ئەوەی خاوەن سامانێکی سروشتی زۆر بووە لە ڕێگەی ئەو داهاتەوە کە لە ڕێگەی ئابووریی ڕێعی و کۆیەکاتەوە هەموو کۆمەڵگای کردوت بەستۆتەوە بەخۆیەوە ئەنجا ئەگەر نیزامێکی میلیتاری هاتبێتە سەر حکومەت و سەردەمی بەعس ئەوە بە دڵنیایەوە هەموو کۆمەڵگایشی کردووە بە معسکەرێکی گەورە ئەنجا ئێستا عێراقیش تقریبان خەریکە بۆی دەرەکەوێ بۆیە زووزوش باس دەواکەن با تەنوێعی مەسادری ئابووریمان بکەن بۆ خەریکە بۆیان دەرەکەوێ کاتێک کە ئەم هەموو چین و توێژەی کۆمەڵگا لە گەنج لە کوڕ لە کچ لە چین و توێژی جیاواز دەرفەتی کاریان بۆ دروست نەبێ ئەو کاتە هەموو فشارەکە کەوێتە سەر چی کەوێتە سەر حکوومەت و مؤسساتی دەوڵەت ئێستا عێراق ئەزانی یەکێکە لە گەورەترین ئەو وڵاتانەی کە ئیسیرادی چی بکە باشە مەوادی ئەمەی چالاکیکە مەدەنیەکان تەقەمانی غازی فرمێس یەکێک لە وڵاتە هەرە گەورەکان لە ئیسراتکردنی بۆ چکە ئەزانێ عێراق لە بەردەم شەپۆری ناڕەزایی بەردەوامە ئەبێ معالەجەی بکە خۆ ناکرێ خۆ تۆ چەکدار بینیتە سەر جادە و خەڵک بکوژی ئیلا ئەبێ بە مەبەستم چییە دەوڵەت هەستەکە لە عێراق زەختی گەورەی لەسرە و تەنها باسکردن لەوەی کە مەعاش ممکنە چەند ڕۆژێ دواب بکەوێت لە عێراقا هەر لە ئێستاوە گەورەترین زەجەی دروست کردووە و لە هەمان کاتە ململانی نێوان هێزە سیاسەکانش لە عێراق بەردەوامە بیرە نەچێ بەردەوامە و هێزی هەرێمایەتی شەیە دەستیتی ئەخا و زۆر شوێنی شەیە سەقامگیری عێراقی ناوێ و ئەمە بێگومان کەم و زۆر ئەبێ لەلایەن خۆشمانەوەکو هەرێمی کوردستان وەکو حسابی بۆ بکەین چکە تۆ سەیکە ئێستا بێنە پێشچوی خۆت ئەگەر لە عێراق نەساقامگیریەک دروست بێ پێش هەموو شوێنێک هەرێمی کوردستانی وێرانە بێ چکە ئەگەر بۆ نمونە عێراق احتیاتی دووسێ مانگێک معاشی کردوێ بۆ خەڵک چەند مانجێکی کردوێ بۆ خەڵک لێرە ئەوەش نییە کەواتە ئەبێ ئێسمە دەست بە دوعابین بڵێن لە عێراق هیچ نەدا بۆ ئەوەی وەزعی وڵاتی خۆشمان خراپتر نەبێت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان